خۆم خەڵکی لەخۆی قەڵەنەرن ناوم عەزیزە عەزیز عوسمان محەممەد ئەحمەد باریان کردین لە کوڵەژۆ باریان کردین بردینیان بۆ تۆپزاوە لە تۆپزاوە نزیکەی مانگ یەماینۆ نزیکەی مانگ یەماینۆ کاکە لێ ئەو مانگە ماینۆ هات هەم باریان کردین بۆ تۆپزاوە بردینیانە تۆپزاوە بین لە تۆپزاوە باریان کردین بردینیان بۆ نورە سەلمان بردینیانە نورە سەلمان لێ تقریباً مانگی خزمەتیان کرد خزمەتەکە چی بوو بەخوا نانێک و دوو سەبوونیانەدا پێمان ئەو مانگی لێ ماینە دوای مانگەکە لێ باریان کردین بردینیان بۆ نورە سەلمان ئەو 6 مانگ 7 مانگ لە نورە سەلمان هاین بەخوا ڕۆژی دوو سەبوونی ئەمەنیانەدا پێمان و ئاوەکەشی لێ نەوتە ئامێتەوە ئەو خەڵکێت قڕانی تێکەوە زۆری لێ مرد چێکی ماوە لەمەوە دوای تقریباً 6 مانگ تیاوێ ئەم 6 مانگە ئەنجاق بەریانداین و هیلیان کردین ئێوە لەوێ کە لە کامپەکانی ئێوێ بوون هین و بێ سەلمان ژنەکانیان لە پیاوەکان جیا کردەوە هەرزی بەڕێ خۆشکی خۆم بکەم هۆدەی وای بوو جێی 50 زەلامی تیا بوو 50 کەسی تیا بوو بڕبڕ لە پیاوەکانە بڕبڕ لە قەومی خۆیان هین ئەوەشی تیا ئەوەشی کەسی لێلانە و لە هۆدەیەکە و دەتوانین هێنێ باسی وەزعی ژنەکان و ژنەکان وەزعیان چۆن بوو ئێمە لە حیوەتی وازی خۆمان ئامان لە وازی ئەوانە بێ خەزاری بەخوا ئاهاتە دەشتۆ گوردیە پەلامار حیوانەدا ئاوایان نەکردەوە خەڵکە جا و خەڵکە شتێک و لە هینی مایان لەوانە شتی زیڕە بکە بەخوا نزیکەی 20 کەسیان هەروە دارکشت وە سۆندە هیچی هۆشی تیان و پەلامارەدا و نێرەکە ئەیدا تەوخی سەریا و ئەیدا چمەندۆکە ئەمرد گشتی وش بووە هیچی هینی وەزانیوە زەلامی ئیساکیەوە بەخوا 15 زەلام چاری زەلامی ئاوامان نوێ کرد ئەوەنە بێدەسڵات بوو گشتی وای لێهات مانگی تۆ هیچ نەداتێ و تەعزیم بدا و لێدان بوێ باش شەویت باشی چی حەجتێک و مقەباکەمان هاتووە هەتاکو مانگی خۆشمان قسەمان بۆ نوێ کرا ئێستا وەها نەوی قسەمان بۆ بکرێ هەچێک و خۆمان لە خۆمان حاڵیەبی وا گشتی پەکی کەوتوو خوێنتیان نەما شتی وشکووە بوو ڕۆژی وا بوو دەی لێ مرد زۆربەی خەڵکی کوێ بوون ئەوانەی لەوێ بوون گشتی خەڵکیان منتیقانە و ئەم منتیقانەی بەڕۆژوە هەتاکووە چوێتە سەما و چەمچەماڵتیا و شارە زووری تیا و دنیای خۆی تیا و بێقەسە 750 کەسی ڕێک و ئەوە لە نورە سەلمان تەنیا لەو شوێنێکی ئەوەی لەبوون ئەلێ وەڵا بوو تایە عالم نەما مەسە گشتی لێرە خڕبوو 750 کەس بچێتە یەکە دنیایەکە بێقەسە ژن و مناڵ و پیا و ڕیچەرم و کوێر و شەر هین وای تیا و کوێر و بەرەلانەکەی بخۆی لەو ناوە سوڕە خوارد هین ژوار شێتی وایان هاوردوو بنیان چای بگە خەڵک و زیێڕە بکە هیچ تەبای خوای نوێ کردە بەری 1000 کەلپەل لێ بکردایەتە بەری ڕێ 10 کەڕە زیاتر کەلپەلمان کردێتە بەری و لێ نوێشی و شیتاڵێ کرد و خۆی ڕوت و خوتە کردووە گەڕایەتە بناوەنی ترە شێتەوە ئەوان پێیان نەوتن بۆ چی وا لە وەتاندیەکەن ئەوان و ئەوان وایە ئێمان زاڵمێکیان خستووە ناومان هەوشار چۆنە ئاواوە هەر نوێەوە بەرچاو خۆمەوە هەلۆ سۆندە کوشت لەو عەنابەریان دای خەڵکەکە لە خۆشییان نێزانی بۆ چیە ڕۆ هەڵە کۆزێک کرد ئەوشەی دا ناوچایە تەختێ کرد ئەی کوشت ئێوە دەنگتان ناگەیشتە هیچ شوێنێ دەنگمانەوە خوا مۆرگەشتوێ نوارە دەنگمانەوە کەسە ناکە دەنگمانەوە کێوی کێت ئەتوانێ قسە بەران بەرەوانەکە بێ خەزاوێ زانی من تۆی ئەوە دانشین و گوێمان لێ ڕابوێنێ کێ ئەوێرە بەخوا لەو هینە لەو قاپێ باتاتە دەشتێتر گشتی لێرە زوانێ بەرسیا بشێ سوعال لە من نەکە یان قسە لێ منان نەکە یەک زوانتە بەرسیا ئیزرائیلێک و وەخۆ ناوی کەسیان نەکەوێتەوە یاد ناویان چی بوو ئەوانە
هيك أو كان هنا ناي حاجي حجاج بوه أو شارك جاء ويا دو براي زابطو كجال الشرقي هو مرملا بيزانا أم خلقي أو أم قرميانية كشتي ودارك كشت كان دو براي زابطي كجال أواني مقابلة ما نقلك أنت سيانود أو روج القيامة دون قيامت بيقتلو قيامت توب كريته هو ديكي واو سجنو بري بجيله وتشاول عاصمان وشامان لكسوانه كس هاتو شوي نوماني ناكل كشتي حل برس يا سريد للشيء شي عايز الدنيا انه تواني ما باسي قرنا وقتان كي شون بردران شون هاتنوا إلى وظفان شون بو والله دادي يعني حاتنوا من خم صاحب الجنو مالو منالم حاتما ايرا او روتي قوتي حاتما بخايخ او قاتل ليرا بردم بجن او قاتل ليرا بردم او قاتم هاوردو هر او شل برماو اما شول دايق هر سفيق واردين هر سفيق وليدر هر قلبي نتسيقو جنازة كمان هاتو خو ساق نبني ما هاتينو تو شجمان يكل بالبرتاوي إدارة شون يما أنحم ككلبة لا هي ساكي وستريو أو حمن شجمان يقعد لبرتاويته أما نشوردو لو بالخلا لا نشون قادان نشتنيتا وشكو ما كدو مردين يما مردين شون الجحانمو شون وخوي قابلين وسياوي بنيام شو تاول شون نجاتي بخوان برديش هيك سنة يرتدوايتر چونكو خوار رجعي تواو نكردين خلق قاعاتو كاتنا يو شون جاني خوتان دس فكر دوا والله جاني خما مني كان خم صاحب مالكم بخوا سي أوني أم مالت شاكترو باشترو چين بدلي خما بخوا أو قاتلني لبرما أشو بلا 500 دينار شمبيو 500 دينار يو روجا أو 500 دينار نوع لبرسيان مردم بخويلي سجيان شون والروتو قوتي هاتنا تو وشون نالي بيلا دايكو هوش بكاتو وزلبيو هوش مان كردو دس مان كردو قاواني شواني أم بروبر حتى هوش مان كردو زوربي أواني كان فالكلان بياو كان مجنا كان وزعان شون بو باش قرانا وتواني هناك باسي أوكي شون جاني خوان دابينا كرد جاني آن شلو جاني يموه جند بزوان ده صلاتي شو خواي قشتينا كوجي وصوان دو بيتو هرشكي مرد هرشكي مرد هاتو